بەداسەفاندنی ئیزافە حەقدەست بچینە شەڕی هەژاری وێرانگەر. شۆڕای سازماندەهی ناڕەزایەتی کرێکارانی پەیمانی نەوت ڕۆژی شەممە 2 مانگی گوڵان لە ڕاگەیاندنێکدا بڵاوی کردەوە کە کرێکارانی شاغڵ لە زیاتر لە 50 شرکەتی سەر بە پیشەسازی نەوت، گاز و پێترۆشیمی کۆمەڵێک مانگرتنی شکۆداریان دەست پێ کردووە. ئەم مانگرتنە گرنگانە لە ڕۆژی هەینی یەکەمی مانگی گوڵانەوە لە ژێر ناوی کەمپەینی 1402 دەستی پێکردووە و ژمارەیەکیان ڕوو لە زیادبوونن. کرێکاران داخوازیەکی زۆریان هەیە کە 2 داخوازی خێرای زیادکرانی 79 لە سەدی حەقدەستەکانیان و 20 ڕۆژ کار و 10 ڕۆژ پشوو لە سەردێڕی داخوازیەکاندان. زیادبوونی 79 لە سەدی حەقدەستەکان و 20 ڕۆژ کار و 10 ڕۆژ پشوو بۆ هەبوونی دەرفەتی مانەوە لەگەڵ بنەماڵەکانیان لە داخوازیە هەنووکێیەکانی ئێمە کرێکارانی پرۆژەیی لەم مانگرتنەدایە و لە عەینی حاڵدا ئێمە پەیگیری باقی ئەو داخوازیانشین کە وڵامیان نەدراوەتەوە، لەوانە کورتکردنەوەی دەستی پەیمانکارانی مفتەخۆر، باشتربوونی بارودۆخی شوێنی حەسانەوە و چوونە سەرەی ئستانداردەکانیان تا ئاستێکی جێی پەسەند و خوازیاری ئیمەنی شوێنی کاریشین. شۆڕای سازماندەهی ناڕەزایەتیەکانی نەوت هەروەها نووسیویەتی شۆڕای ناڕەزایەتیەکانی کرێکارانی پەیمانی وێڕای سڵاو بۆ گشت هاوکاران هەروە لەسەر مانگرتن و کۆبوونەوە وەک 2 بەشی تەواوکەری درێژەی یەکگرتوانی ناڕەزایەتیەکان جەخت دەکاتەوە. ئامادەکاری بۆ بەڕێوەبردنی کۆبوونەوەی گشتی ناوچەیی لە شێوەی کۆبوونەوەیەکی گشتی کە لە ساڵی ڕابردوودا لە هەفشجان و ئیزە و مەشت سولەیمان و لۆردەگان بەڕێوە چوون، هەنگاوێکی گرینگە لە ڕاستای هاونەزەری و یەکگرت و ڕاگرتنی ریزەکانیان و پاراستنی یەکێتی لەسەر بنەمای ئەو داخوازیە ڕاگەیاندراوانەی لە قەراردادەکانی کاردا هەیە، بژی مانگرتن، بژی یەکێتی کرێکاران. سەندیکا سەربەخۆکانی مەوجودی کرێکاری، خانەنشینانی کرێکاری و باقی هێزە کۆمونیست و ئازادی خوازەکان زیادبوونی 27 لە سەدی لانیکەمی حەقدەست لەلایەن شۆڕای باڵای کارەوە مەحکوم و ڕەت کردوتەوە. ئەوان بڕیاری دەوڵەت و خاوەنکارانیان بە دروستی بە بردنی زیاتری کرێکاران بەرەو قوڵایی هەژاری بە تەواوەتی لێکداوەتەوە. هەژاری کرێکارانیش بۆ سەرمایەداران و دەوڵەتەکانیان هەم قازانجی سیاسی هەیە و هەم ئابووری. ئەم قازانجە بۆ دەوڵەتی کۆنەپەرستی ئیسلامی و بورژوازی لاواز و تەماعکاری ئێران چەند بەرابەرە. سوود و سەروەت و قودرەت و ئێعتبار ئەبەخشێتە بورژوازی و کرێکاران تووشی موسیبەت و گرفتی بێشماری سیاسی و ئابووری دەکات. هەژاری و چەوسانەوەی زۆر و داسەپاو بەسەر بنەماڵە کرێکاریەکاندا دەبێتە هۆی ئەوەی کە ئەندامانیان بەردەوام لە ژێر گوشاری ڕۆحیدا بن. ئەوان لە منداڵ و گەورەوە خەریکی کارن، بەم حاڵەشەوە دابینبوونی ژیانێکی مەمرە و مەژی بۆیان ئیمکان پەزیر نییە. هەوڵدان بۆ دەستەبەرکردنی بەڕێوەچوون و هەژاری ئەوان بەرەو ڕووی سوکایەتی ڕۆژانە و پێگەی نزمی کۆمەڵایەتی دەکاتەوە. هەبوونی کاتی فەراغەت و پشوو ناممکینە بۆیان و بیرکردنەوە لە ڕێگا چارەی گۆڕینی چارەنووس بۆیان بەرەو ڕووی گەلێک ئاستەنگ دەبێتەوە. سەقامگیری بنەماڵە و تەنانەت تاکە کەسیشیان لە مەترسی بەردەوامدایە، کەوایە خەریکی کاری سیاسی، کۆمەڵایەتی و خەبات بۆ دەستەبەربوونی مافە ئینسانی و دموکراتیکەکان بۆیان دژوارتر دەبێت. بەدەستهێنانی وشیاری سیاسی و چینایەتی و سازماندانی بەیەکەوەی هاوچینەکان بۆیان قورستر دەبێت. کاتێک کە لەسەر زەوی ڕێگای ڕزگاربوونێک نەدۆزنەوە، بواریان بۆ فراهم دەبێت تا ڕوو بکەنە ئەفیۆنی مەسهەب و دادپەروەری لە قیامەت و داوای وەرگرتنی یارانە لە ناوەندەکانی ڕژیم بکەن. ئەمە هەمان ئەو شتەیە کە خاوەنانی سەرمایە و دەوڵەتەکانیان و لە ئێرانی کۆماری ئیسلامی دەیانەوێت. کەوایە بەرخوردی کۆماری ئیسلامی و سەرمایەداران بە چینی کرێکار زیاتر سیاسی بووە. پەسەندکرانی لانیکەمی ئەو حەقدەستە مانگانەی نزیک لە هێڵی مەرگ و تەنانەت پەرداخنەکرانی ئەو لانیکەمەش بە کرێکارانی دەرەوەی چوارچێوەی یاسای کار کە ئەساسەن ژنانن لە هەمان سیاسەتگەراییەوە سەرچاوە دەگرێت.
لادانی قەراردادەکانی دایمی کار و سڕینەوەی یاسا و ڕێساکان بە شێوەی بەرین لە بازاڕی کاردا، هاتنە دەرەی کارگاکانی بە 5 کرێکارەوە لەژێر چەتری یاسای کار و دواتر کارگاکانی ژێردەکەسی ناوچەی ئازاد و ناوچەی تایبەتی ئابووری و دابەزاندنی ئەرزشی دراوی ملی لە هەمان ڕاستادا بەڕێوە چووە و بەڕێوە دەچێت. هەڵبەت بارودۆخی ئابووری خراپی ڕژیم و ئەو دزی و گەندەڵیانەی نیهادینە بوون تێیدا باری کێشە و گرفتەکانیان قورستر کردووە و چینی کرێکاری ئێرانی بەرەو ڕووی هەژاریەکی وێرانگەر کردوێتەوە. بە پێی راپۆرتێک کە بانکی کردیتی سوئیس لە ساڵی 2022 زاینی بڵاوی کردوێتەوە، ئێران لە زمرەی وڵاتانی دەوڵەمەندی دنیاە. 147,000 کەس ملیۆنێری حەقیقی بە مقیاسی جیهانی لە وڵاتدا خەریکی کەڵەکەکردنی سوودن، واتە ئەو کەسانەی کە سەروەتی زیاتر لە 1 ملیۆن دلار هەیە. بە قەولی ئابوورناسێکی ئێرانی زۆربەی ئەو کەسانە بە کەڵک وەرگرتن لە ڕانتی وەفاداری و ڕانتی بوروکراتیک و داسەپاندنی حەقدەستی مەرگ ئافرین بەسەر کرێکاراندا دەستیان بەم سەروەتە ئەفسانەیانە ڕاگەشتووە. دەبێ لە ڕێگای خەباتەوە ئەم سەروەتانە لە حسابی ئەو دز و ڕێگرانە دەربێتەوە و بدرێتەوە بە خاوەنانی ڕاستەقینەی. خەبات بۆ داسەپاندنی زیادکرانی 79% لانی کەمی حەقدەست تەنیا هەنگاوی یەکەمە. هەنگاوی دواتر بە قەولی نووسەرانی منشوری 20 ڕێکخراوی کرێکاری و مەدەنی دەبێ بە شێوەی خوارەوە بێت. دەست بە سەرداگرتنی سەروەت و سامانی هەموو ئەو کەسانەی حەقیقی و حقوقی و ناوەندە دەوڵەتی و شێوە دەوڵەتی و تایبەتیانەی کە بە تاڵانکردنی ڕاستەوخۆ یان ڕانتی حکوومەتی سەروەت و سامانی کۆمەڵگە و خەڵکیان بە تاراج بردووە. ئەم بابەتە و حرەکەت بەرەو ڕووخاندنی ڕژیم و تێکشکاندنی ماشێنی دەوڵەتی بورژوازی هەنگاوی دواترن کە لە ڕێگای بەسەرکەوتن گەیاندنی شۆڕشی ژن ژیان ئازادیەوە دەستەبەر دەبێت.